وایان دانابوو لە دوای دایکی ئەمیش بچێتە سەر کێڵگە کشت و کاڵیەکەیان لە دوای گەڕانەوەی لە یەکێک لە فەرمانگە حکومیەکانی ناوچەکە، بەڵام لەگەڵ دەرچوونی لە ماڵ کە کاتژمێر 6:30 بەیانی بوو، ئیتر ئەرسەلان ون بوو. ئەرسەلان عەبدوڵڵا لە دایکبووی 31 دوانزەی 1985 لە شاری قەڵاتزێ. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن، ئەرسەلان کوڕێکی لەسەرخۆ و هێمن بووە، هەر بە منداڵیش کێشەی لەگەڵ کەسدا نەبووە. لەگەڵ ئەرسەلان بە حکمی 2 ساڵمان بین بوو، هەر هەمیش هەر بەیەکەوە بووین، هەر لە کاریشە بەردەوام هەر پێکەوە بووین. زۆر پێکەم کەسێکی فەقیر هێمن، کەسێکی زۆر فەقیر حاڵ تێگەیشتوو بوو، احترامی خەڵکی زۆر دەگرت، خەڵکی احترامی دەگرت، خەڵک زۆر خۆشیان دەویست، کەسێکی زۆر سادە و فەقیر بوو، بێ کێشە بێ مەشاکیل، کەسێکی زۆر کاسب و ئازا بوو، هیچ کێشەیەکی نەبوو، هەر لە مناڵیەوە پێکەوەین. لەگەڵ پێگەیشتنی تەمەنی دەستی بەکارکردن کرد، بە تایبەت لە خاڵە سنووریەکانی ناوچەکە. لەگەڵ بەردەوامبوونی لە کارەکەی ساڵی 2006 لە یەکەی پاسەوانی سنوور لە ڕاپەڕین دامەزرا. لە ماوەی کارکردنی وەک خێزانەکەی و هاوڕێکانی باسی دەکەن کێشەی لەگەڵ کەس نەبووە. بەدەل لە پەیوەندی برایەتی هاوڕێک بووین، هاوڕێکی پەیوەندێکی تۆکمە و متمانەیەکی تاو لە نێوانماندا هەبوو. هەرگیز وەکو برایەتی سەری منی نەدەکرد، تەنها وەکو هاوڕێ هەمیشە پەیوەندی تەلەفۆنی دەچۆ شوێنێ تەلەفۆن بۆ من دەکرد، لێوت لە فڵان شوێنم دێمەوە نامەوە ئەو شتانە، هەمیشە بڵین پەیوەندێکی زۆر بتەومان هەبوو. خەڵک ئەوەی تا ئەوێندی لە دەوام بوو، یعنی باوەڕێکە مەنسوولەکانیش بەغیلیان پێدەبێت، مەنسوولەکان هێندە ڕێک و پێک بوو، هاینی مەنسوولەکانیش ڕێک و بەغیلی پێدەبێت، هێندەی ڕێک و پێک بوو، یعنی زەلامێکی کراوە بوو، زەلامێکی بەڕێز بوو، خۆشیان دەویست. ئاڵا ئەخوای بەزیاد وێ نەگلەی لە کەس بوو، نە کەسیش گلەی لێ بوو. لە دوای ئەوەی لە ساڵی 2006 لە پاسەوانی سنوور دامەزرا، بۆ ماوەی 5 ساڵ با بێکێشە دەوامی خۆی دەکرد، بەڵام لە 2011 تووشی نەخۆشی بوو، کەچی هەر بەردەوام بوو لە کارەکەی تا ساڵی 2013. ماوەی 2 ساڵ بۆ نەخۆشیەوە بەردەوام بوو، وەرەمێک لێرە بوو، ئێرەمان بۆ دەرکرد لە عەمەلیات، دواتر چۆ ناو قاچیەوە، ناو کڕکراگەی قاچی. ماوەی 2 ساڵ بۆ نەخۆشیەوە بەردەوام بوو. دیکە دای قاچی زۆر تەحمولی دەوامی نەما، بە قاچەکەی ڕۆنی بۆ نەدەکرا زۆر، وتی وازێنم شتێک وا دەکەم لەگەڵ سیحەتی خۆما بگونجێ. ئیدی دەستی کرد بە محامەلە و حامەلەیە کرد، وەزنی مادیشی باش بوو، کێشەی نەبوو، سارێ خۆی پێ بوو، بارشتی خۆی هەبوو. ئەرسەلان نەیتوانی بەردەوام بێت لە کارەکەی، چونکە نەخۆشیەکەی وای لێ کرد لەسەر داوای خۆی لە پاسەوانی سنوور لە ڕاپەڕین کۆتایی بە ماوەی کارکردنی بێنرێت و دووبارە گەڕایەوە سەر کاسبیەکەی جارانی، ئەویش کارکردن بوو لە خاڵە سنووریەکان و مامەڵەکردن بوو لەگەڵ بازرگانەکانی خۆرهەڵاتی کوردستان. ئەم کوڕە ماوەیەک کارەکەی باش بوو، داهاتی بۆ خۆی و شەریکەکانی و خێزانەکەشی دەست دەکەوت تا ساڵی 2014. ئەوە بوو ڕۆژێک بە یەکجار هەموو سەروەتەکەی لە دەستدا و شکستێکی گەورەی بازرگانی بەسەر داهات. ئەویش بەهۆی چەند کەسێکی ترەوە بوو کە پێشتر مامەڵەی لەگەڵ کردبوون. محەمەد لەگەڵ ئێرانیان کرد، باری بۆ ناردن، باری وڵای بزر نازانم بارەکە چی من ڕۆژە شتێکە ڕۆی بەسەوەی بۆی ناربن نازانم چی بوو، لەوێ
بارەکان برد پارەکان نردەوە پێشتر پاران بۆ دەنار بەس ئاخری جار پاران نەداوە لێرە نشتە لە مەرزی قندۆ بڵێ ئیدی بەکەوتێ مەدان و خەڵک زانی خەریکی کاسی بێ خەریکی ئیشەی حاشە ئازی دوود لە ڕووە زەلامی چاکشت لێ ڕوو دەدا ئی خراپیشت لێ ڕوو دەدا ئیدی دەگەڵ مەحامەلەی تووشی زەرد و زیان وشتیوا بوو مەحامەلەکە چ بوو مەحامەلەکەی خۆشتی قاچاق و ئەوە نەبوو هەر بڵێن ئەگەدەی کڕی بڵێن زەلامی ئێرانێ دەگەڵی تێکەڵ دەبوو وەختێکی وێی دەدا وێی دەدا دوای فێڵیان لێ دەکرد تیان بۆت حواڵە دەدەینێش هەر ئینتیزاری حواڵای کرد بۆیان حواڵە نەدا. قەرزەکان لەسەری کەڵەکە بوون کە نزیکەی $70,000 دەبوون بەڵام هەندێک لە سەروەت و سامان و ئۆتۆمبیلی هەبوو نزیکەی $60,000 لە قەرزەکانی دایەوە بڕیاریش بوو هەموو مانگێک لە فەرمانگەی جێبەجێکردن بەشێک لە پارە قەرزەکانی بداتەوە بە خاوەن قەرزەکان. شەریکی هەبوو سێونیوی خۆی بە سێونیوی شەریکەکەی بوو سێونیەکەی خۆی ڕۆژ بەس شەریکەکەشی هەر لەبەرەوەی دابوو بە براکەی خۆم بارسەلام ئیدی هەر لەسەر ئەرسەلام والحاصلات حەوت دەفتەرەکەی خۆی 2014 بەڵێ پارەی دیار بەڵێ دوایی بە دوواداچوونی کرد بۆ گزانەی پارەی بە دوواداچوونی کرد چۆ سەردەشت نەیدۆزین هیچ ئاساوارێکیان نەبوو هیچ ئاساوارێکیان چەندە پێی ناڕەحەت بوو کە ئەو پارەی وڵا لەبەرەوە کێشە سوودفۆیان بەسەر نەهاتبوون کەسێک بوونی هەبوو باش بژیانی خۆش بوو کەسێک کاسە بوو لەو ئاخریاکە ئەو نەکسەی بەسەرها زۆر پێی ناڕەحەت بوو خەمی لێ دەخوار زۆر هەر بە زۆری لە ماڵەوەشدا ئانیش ناڕۆشتە دەرەوەش ڕانەهات لەگەڵەوەسا ڕانەهات. لە ڕۆژی 30 2017 لەگەڵ هەڵهاتنی خۆر دایکی و ئەرسەلان بەخەبەر دێن دایکی بە نیازە خەریکی کێڵگە کشت و کاڵیەکەیان بێت و ئەرسەلانیش هەر بەو بەیانیە خۆی بۆ چوون بۆ فەرمانگەی جێبەجێکردن ئامادە دەکات تا بڕوات بەشێک لەو قەرزەی لەسەریەتی لە ڕێگەی ئەو فەرمانگەیەوە بیداتەوە بە خاوەنەکەی بەڵام چوونە دەرەوەی ئەرسەلان چ کاتێک بووە بۆ بەو کاتە چووەتە دەرەوە. ئەمە ئەو شۆی ئەلێرە نووس بم ئەویش بە فەرقیەوەی لاقی عملیات بوو ئەلێرە دەنووس پێشتر پێش 5-6 مانگ لەمەوە پێش قەڵەوێرەمان بۆ دانا بۆ عملیاتەکەی کرد بوو دوایش هەر ئەلێرە دەنووس شەوانە لە خنەو شانەی دەنووس موبایلی مش ئەلێرە دەنووسم براکەشم ئەلێرە دەنووس داخمانش ئەلێرە خوشکەکانمان ئەلێرە دەنووسن ئەو بڵین بەیانیەکە من هەستام قسەی لەگەڵ داخمەوان دەکردن دیگوت ئەمیش دێم بۆنەوە بامیان و هەر ئەوە ڕاکشابووم شتێک ئاگام لێ بوو ئەگەر هەستام خۆی دەگۆڕیت چوو ئاچ بە خۆ داکات خۆشت و هەتاوا لات نزیکی 6 بوو ئەگەر 6 بوو خۆی گۆڕی و شتی بەخۆ کرد و داخمان ڕۆیش بوون دوایە من کوتم دەستە کوتی دەستمە مەحکەمەی و ئیمزاخە دەیکەم و دێمەوە من وەکو بینین ئەلێرە تۆزێک دیتم بەس نەمدی ئەگ ئەلێرە چۆ دەرێ بەکوێ تا ڕۆی لەگەڵ شوێ نەڵزە وەڵا هەر پێما بەکابە و کەراز بوو پێمە بەخوای نازانم بەس پێما کابۆ کەراز بە و بەیانی بەس بە زۆر جلی کوردی لەبەر دەکەت ئەگ ڕۆی ئەویش من دوای نووسم سەعات 2 هەستام لە ماڵ نەبوو هەر شەوێکتیدا بۆ کوێ دەچن وتم وەڵا بابە دەچین بۆ نێو زرهاتی وشتی وەڵامیش دێم وتم داوەڵا دەی پێشن خۆشە پێم خۆش نی هەندە دەژوورێ دابی وەڕەز دەبی و
ئەگە هەر هیچ شتێکی پێ خۆشە بێ لێ چاوم لێبی ئەویش کوتی باشە هەڵا بەیانەکەی کوتی کەنگێ دەڕۆنتون وەڵامە ئێستا دەڕۆین کوتی وەڵام من تۆزێکم ئیش هەیە ئیمزایەکە دەچم لە مەحکەمەی دەیکەم و ئیمزایەکە دەیکەم و ئەمیش دێم بۆ کنوە ئەمە شینایی کرد بوو بای من کرد بووم دەچوونە نێو شینایە ئیدی ئێوارێ کاتمەوە هندێکن خێزان لە ماڵی مابوو تم ئەرسەلان ئەدێ نەهاتۆتەوە وتیان ناڵەجا بوو بۆ کنوە نەهاتۆ وتم ناوە وەسپای نێرە دڵشادین ماڵی خۆی هەیە برایەتی تم دڵشاد بەخوا ئەرسەلان ئەو شەو نەهاتۆتەوە شتیدا کوڕە کێشە نێدا خۆلەکەم برادەرێک کەسێکە تمدا وڵاتانە هات بێتەوە توتێوڵەکەم فلانە برادەریم دەکەم کەسێکم ڕۆژێ نەمان بیستوە لەگەڵ کەسێک دە مەقاڵەیەکی بێ شەڕێکی بێ کێشەیەکی هەبێ هیچ کێشێک بەڕۆنسوگا کەسێکی فەقیری نێمە هەر بەعام ئیشمان بە ئیش هیچ کەسێک نیە ئەڕۆینە دەرەوە نانێک فیاکەین دێ خۆین کاسبی خۆمانەکەین نە لە حیزب داین بۆ شەوە نە لە حکومەت داین نە لە هیچ ڕێکخراوەکان هیچ کێشەیەکمان نییە بۆ هیچ کەسێک بەس خۆم کارمەندێکی ئەوە منە ئەوانی کەمان هیچمان نە لە شوێنێکی وانی کێشەمان بەرە ڕوو بێتەوە کاسبێکمان براکانی ترمان وەستای ئیشی نەجاڕیەکەن تەختەداری سەقە بەیانیان دەرەچن هەمویان پێکەوە سێبران پێکەوە ئیشەکەن بەڵێ هەرسێکمان سێبراکەم خۆیان ئیشی خۆیانەکەن و دێنەوە ماڵەوە خەڵکیان لەگەڵیان خۆیانە لە دوای ونبوونی ئەرسەلان خێزانەکەی لە ڕێگەی پۆلیسی ڕاپەڕینەوە دەستیان کرد بە گەڕان بە دوای کوڕەکەیاندا ئەمە جگەلەوەی لە ڕێگەی دۆست و ناسیە و خەڵکانی دیکەوە هەواڵی کوڕەکەیان دەپرسی تا بزانن کەسێک لە جێگایەک نەیدیوە دیرکمان بە شتێک نەکردبوو ئەو ڕۆژێک کەون بوو بەعکسە وەسیلە جاران باشتیش بوو خۆشتیش بوو دڵخۆشتر بوو یەک کێشەی نەبوو لە ماڵەوە ئەسڵەن ئەوەی نەبووە دایکم تووڕە بێ لە ئێمە تووڕە بێیان بڵێ چم خۆمە خنکێنم ئەڕۆم بۆ خارج هیچ سێکی وای نەکردووە بانی سیویەکی ئاب سیویەکی ئەیوب حەڤە بانیەکەی کاژمێر پێنجی بەیانی هەڵساوە لە خەو دایکیشم بامیان کردبوون زەرعاتیان کردبوو ویستوێتی بچێتە دەرەوە لەو سەرجا لە سواری ساری بچێ بۆ ناو زەرعاتەکە دوی دایکە بە پێمەڕۆ سارە نابێ ئێستا خۆم تەکسیەکت بۆەوە گرم و بەرە دەکەم بۆ ناو زەرعاتەکە منیش ئیشێکی مەحکەمەم هەیە ئیمزایەکەم هەیە ئەیکەم و دواتر خۆشم دێم بۆ لای ئێوە ئیشی مەحکەمەکەی تەطبیقکردن بوو جێبەجێکردن بوو ئیمزایەکی جێبەجێکردنی هەبوو هیچکە جێبەجێکردنەکار و شکاتێکی لەسەر بوو مانگانە پارەیەدا بڕێشکەم بوو ئەچپارەکەی داو جێبەجێکا و گەڕێتەوە وتی بەدایکمی وتبوون خۆشم دێم بۆ لای ئێوە لەوەیە سەعات دەبێ تەکسێکی بۆ دایکم گر بوو هیچ ناخۆشیەکی نەبوو تر دایکم بەڕێکەوت بوون ئەوان ڕۆژم بۆ بامیانەوەش لە ماڵەوە ما بوو دواتر سەعات 6 لە ماڵ دەرچوو بوو 6:30 لە ماڵەوە دەرچووە ئیتر کە دەرچوو بوو نەگەڕاوە نەمان دۆزیەوە دایکم دوای ڕۆژێک گوتی نهاتۆتەوە تم لەوەی لای برادێک شتێک بە ئیشێکی هەبوو بێ سوتفەیەک بێ دوای ڕۆژەکە پۆلیسمان لێ ئاگادار کردەوە نەمان دۆزیەوە نەهاتەوە مۆبایلەکەشی هەر دوای 6:30 داخراوە جا نازان لە ماڵەوە بەخۆشی خۆی دەرچووە ئیتر بە دوایە هاتوون چی بۆچی نەبوو نازان باسی هیچ شتێکی نەکردەوە بەعکسەوە خۆشمان پێماوت بڕۆ بۆ خارج وتی ناڕۆم لێرە بم ئەو
وەگوتم پێماوەتە بڕۆ خار خۆم پێم وت بڕۆ بخاوتی من برای بچووکم هەیە و خوشکی بچووکم هەیە ماڵەوە جێ ناڵم بۆ هیچ کەسێ کە چۆ شوێنێکی زۆر کە ئەچۆ شوێنێکیش کە چۆ شتێک زۆر محەلق بۆ ماڵەوە تەلەفۆنیە کرد چیەکەن چی بکەم چی ناکەم مەحەدەل ئاگامان لێ بووە ئاگای لە ماڵەوە بووە تەلەفۆنی کردووە چۆن نزانین لە 6 دەرچوو یا 6 شەشونی لە ماڵەوە دەرچووە هەر یەکسەر دوایەوە تەلەفۆنەکەی داخرا بوو دوای ئەوە تەلەفۆنەکەی داخراوە چۆن زانیتان کە دوای یەکسەر تەلەفۆنەکەی داخرا لە ڕێگای سنتەرەوە دوای شەشونی تەلەفۆنەکەی داخراوە والله هەڵسوکەوتی ئەوەندە ساک بوو وەکو کوڕش خۆی تەماشای دەکردم بڵێن هەست کاتێک پارەم پێرەمادی گوت ها پارە دا پێ بێ پێشم بادی گوت ها بە ئەوەشت پێ بێ لە زیادی یعنی وەک ئەوەندەی خۆش دەویستم بڕوا بکە تەعجب دەبووی زۆری خۆش دەویستم یعنی چم پێویست با بۆی دەکردم چ شتێکی ئەو لەبیر ناچەقەت والله ساڵ هەستە خۆشەویستیەکەی ئەگە بۆ منی دەردەبڕی بەچی بامتە کرد بەنای خۆی لای ڕەفیقەکانی خۆ هەواڵی و پرسی بوون والله لا ڕەفیقەکانم بەڵێ ئەسنانش هیچ لە گەڕان بە دوای بمبووەکەیان بەردەوام بوون. دوای 3 ڕۆژ هەواڵی دۆزینەوەی تەرمێک لە شاخی ئەزمەری سلێمانی بەم خێزانە گەیشت. بە ئێستاشەوە لەگەڵ بێ ساڵە کوشتێکە ئێستاش تەلەفۆن بۆ دەکەم هەر دڵە داخرەوە کاتێک تەلەفۆنێکم بۆ دێ ڕقەنێکی نەناسراوە دەڵم هەر هەوە کاتێ وەڵام دەمەوە هەونیە ئیتر گریان بە ڕقوەکەم دەگرێت چوینە بنکەی پۆلیسی ڕاپەڕین لە خوارەوە بەڵە لە خەڵازدا چون شکاتمان کرد و سکاڵەمان تۆمار کرد دواتریش پاش 3 ڕۆژ ئاگادار کرامەوە کەوا تەرمێک دۆزراوەتەوە لە شاخی گۆژە بە کوژایی لە سلێمانی ئیتر چوین بۆ لای تەرمەکە گومانمان هەبوو تەرمەکەی ئێمە بێ دیێنەمان بۆ کرد و بە کتابی حاکم بردمانە لای حاکم بە کتابی حاکم دیێنەمان بۆ کرد لە دیێنەیەکە وتی ئێوە نیە شێوا بوو تەمەنە تەرمەکە دەم و چاوی شێوا بوو لە جلوبەرگ و باڵا شتەکانی گومانی هەبوو ئێمە بێ جلوبەرگەکەی هەمان جلوبەرگ و باڵا شتەکانی گومان کرای ئێمە بێ بەس لە دیێنەکە سڵانەوە تۆش وتی ئێوە نیە جلوبەرگەکانی چۆن بوو کابۆیەک شین و تیشێرتێک شین لەبەر ئەو جلانی هەبوو وڵی ئەو جلانەی بزەبن نازانم هەیبوویانە بەس ئەوەی ئێمە بە زۆری خاتی کوردی لەبەرەکە ئەوەش کابۆ کراسی لەبەر بەس ئەو شتانە پێمانەوە بینی بوو من وەکو بینین ئەلێرە تۆزێک دتم بەس نەمدی ئەک ئەلێرە چۆ دەرێ بە کوێ تا ڕۆی لەگەڵ شوێ نەوزان والله هەر پێما بەکابە و کەراز بوو پێمە بەخوای نازانم بەس پێما کابۆ کەراز بە و بانی دوایەوەی چوینە ماڵی کاک دڵشاد چیرۆکی ونبوونەکەی و ژیان و گوزەرانی لە پێش ونبوونەکەی و دواتریش گەڕان بە دوایە لە زاری کە سوکارەکەی و لە زاری دایکی و براکانی و گوێمان لێ بوو
ئێستا چینە بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین بزانین ئەوان وەک لایەنی ئەمنی ئەوان چیان کردووە و چۆن گەڕاون بە دوای کاگەر سەلانە کە لە ماوەی زیاتر لە ساڵێکە ون بووە لە کەسوکارەکەی بزانین ئەوان چیمان پێڵن زانیاریەکان چین لەبارەی ونبوونی کاگەر سەلانە. ئێمەش وەکو ئەجندای کارکردنمان وەکو کاری پیشەیمان بەپێی یاسا و بەپێی ڕێنماکان کە کار دەکەین هەستاوین با وەرگرتنی وتەی دایکی سەرەتا و ئینجا بەرزهێنانی هەموو ئەو وێنانەی کە هەیەی وێنەکانیشی کە نزیکەوە ژیراون بۆ ئەوەی بناسرێتەوە بۆمە بەسەش پەخشمان کردو بەسەر سەرجەم دەستگاکانی پۆلیس وهروەها بازگەکان وهروە خاڵە سنووریەکان وەکو فڕۆکەخانەکان وهروەها مەرزەکانش لەگەڵ ئەوەشدا ئجرعاتی پێویستریش دەکەین کە ئەم بەسمە بگشتێندە لە ڕگەی پۆلیسی ئەنتەڵپورەوە بۆ دەرەوە ئێمە هەموو ئەو هەوڵانەمان داوە و لەگەڵ ئەو هەوڵانێکی ئێمە کردومانە شتێکە بەپێی یاسا کردومانە و نەتیجەشی دەبێت بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ سەر و سۆراغێکی ئەم کەسە دیار نییە و هیچ کەسێک تاکو ئێستا هەواڵی پێنەگەیاندوین و ئێمەش هیچ هەواڵێکمان دەست نەکەوتو لە هەوڵانەمان دەکە بزانین لەکوێیە و کەس و کاریشی بەتایبەتی بڵم دایکی و هەروەها براکانی خانەوادەکەیان ئەمانش بە هەمان شێوە هاوکارمانن و لەگەڵماندان بەڵام تاکو ئێستا بەداخەوە هیچ هۆکارێکی سەرزاقی دیار نییە. هەموو ڕێگاکانیان تاقی کردەوە و تەنانەت پەنایان بۆ ئاسایشی ڕاپەڕین و سلێمانیش برد بەڵام ئەوانیش هیچ سەرەداوێکی کوڕەکەیانیان پێنەدان. دوای کە تەرمەکەیەک لای بووە بە حکمی خۆم کارەمەندی ئاسایشم دۆسیەمان لە پۆلیسە بوو پۆلیس بە دۆداچوونی بۆ کردین لای حاکم کتابمان بۆ کراوە بۆ سنتەر بە دۆداچوونێکیان بۆ کردین بەس بەو شێوەیە نەبوو ئەوەی نەبوو دواتر خۆم چوومە ئاسایشی سلێمانی لە ڕێگای ئاسایش ڕانیەوە چوومە ئاسایش سلێمانی بۆ لای کاک سەرخێ تەکلیفێکی زۆرم لێ کردو کاک سەرخێ لە ئاسایش سلێمانیە لە بەشی حەرەکات وڵی ئەوەی ئێمە لەبەرەوەی موبایلی پێبوو هیچ سەردایەکمان بەدەستەوە نەبوو یەسەر بەدەستامانەوە نییە سەرەداوێت هیچ سەردایەکمان بەدەستەوە نییە ئەو کوڕە چۆن ڕۆی چی بوو چی نەبوو بەس لە ڕێگای موبایلەکەیەوە داوام لە کاک سەرخێڵی کردوتم ئەگە شتێکمان بۆ بکەی ئەو کوڕە برای منەون بوو بەس سەرەدایەکمان بدێ بەسمانە مردووە جەنازەکەیمان ناوێتەوە گیراوە مواجەمان ناوێت هیچ شتێک بەس ئەوەنە چیتر چاوەڕێ نەبین تا ئەمرین سەرنینەوە ئەمە چاوەڕێ کوڕە نەبین دێتەوە ناتەوە چۆنە چۆن نییە حاڵمان خراپە وەزمان خراپە ماڵیاوە بێوتی بە سەرچاو لە ڕێگای ئیمکانیات و کارەکەی خۆمەوە ئەرکی خۆمەوە پێم بکرێ بۆتان دەکەم پاش شەو ڕۆژێک جوابتان دەدەمەوە بەخوا هیچ شتێکی دەست نەکەوت شتێکمان بۆ نەکرێت ئێستێش لە ڕێگای بەرنامەکەی ئێوە تاکە داوام چونکە من ئاسایش و دژە تیرۆشم لێ ئاگادار کردەوە لە ڕووی قانونیەوەی چیمان بۆ نەکراوە لە ڕێی دۆسیەکەی و لە ڕێی حاکم و دادگاوە تەنانەت کتابیان کردەوە بۆ سەنتەر ڕقم تەلەفۆنێک هاتوونەوە هیچکە بە دەداچوونیان بۆ ڕقەمانە کردووە ئەوەی لە دەستماندا بێ هەواڵەکەماندا بە پۆلیس بە ئاسایش بە هەمووەکان حاکمان ئاگادار کردێتەوە مەلە فایل تازەمان بۆ کردێتەوە ئەوان بە دواداچوونی بۆ دەکەن بەس بە دومێتێکی کارتۆنی بڵین وەکو ئەوە ناکە بە دواداچوون دقیقی بۆ بکەن بڵێن ئێمە وەکو کوڕ خۆمان هەڵسکۆت لەگەڵ دەکەین و هەڵسکۆت لەگەڵ دەکەین بۆ دۆزینەوەی زیاتر ئێمە بۆیە گومانمان لەوانەیە سارد و سڕن لە هەنگاوەکان بەهێواشی دەنێت گومانتان لە هیچ کردووە گومانمان لە خەڵکی ئاسایی نییە تەنیا لە حکومەت چکە هیچ کێشێکی نەبوو.
لێکۆڵینەوەکانی پۆلیسی ڕاپەڕین لەسەر دۆسیەی دیارنەمانی ئەرسەلان هەرچەندە تا ئێستاش بەردەوامە، بەڵام ئەوانیش وەک خۆیان دەڵێن سەریان لە دیارنەمانی ئەم کوڕە دەرناچێت و بە دۆسیەیەکی زۆر جیاوازی دەبینن. هەڵمان زۆرە، بەڵام یەکێک لە هەوڵەکانی ئێمە کە ئەگەر بەکاری بهێنین لە ڕێگەی تەکنۆلۆژیا بەتایبەتی لە ڕێگەی کۆمپانیەکانی تەلەفۆنی هەردوو بە زۆری ئەوەی کە زۆر بەربڵاوە لە سنوورەکەماندا کۆمپانیای کۆڕک و کۆمپانیای ئاسیاسیاڵە. ئێمە ڕاستەخۆ لە ڕێگەی دادگاوە کتابێک دەکەین بۆ ئەم دوو کۆمپانیا لە ساتە وەختی ئەگەر ڕۆتیناتیش بێ، بەڵام ئێمە ئیزراعاتی یاسا ئەبێ بیکەین. ئێمە کاری ئێمە ڕۆتینات نییە. بەڵێ هەوڵی خێرا ئەوەیە کێمە کتابمان کرد ڕاستەخۆ کتابەکە ئەەکەین، بەڵام ئەبێ ئێمە هەوڵەکەمان تاوە، بەڵام بەدەستکەوتنی هەوڵەکە ئەگەر تاخیر بێ بەداخوا بێ بە ڕۆتینات، بەڵام ئێمە لە هەمان کاتدا هەوڵی خۆمان دەدەین. ئێمە ڕاستەخۆ ئەو کتابە دەدەین بە کەسەکە بەبێ بەری دواتە کەسەکە خۆی بیبا بۆ کۆمپانیا، بەڵام کۆمپانیا لەسەر کۆمپانیاکان ئەکەوەکەی ئەنێرنەوە کەی جوابی ئێمادنەوە لەسەر کۆمپانیاکەکەی بزا بۆ شێوەیە ئێمە ئیزراعاتەکانمان کە ڕاستەخۆ کتاب ئەەکەین بۆ ئەم شوێنە ئەبێ وەڵاماندنەوە پرسیارەکانی ئێمە بەم شێوەیە لە چەند ڕۆژێک پێشون بوونەکەی وهروەها لەو ساتە وەختی کە هاڵی ونبوونەکەشمان پێدەگا ئەو ماوەیە چەندە ئێمە داوای هەموو پەیوەندەکانی هاتوو ڕۆیشتی ئەم ژمارە تەلەفۆنی ئەم کەسەبوون بووە دەکەین وهروەها نامەکانیشی و لەگەڵ ئەوەشدا متابعەواتە چاودێری بەردەوامی ئەکاونتی ئەم کەس ئەگە هەیبێ لە فەیسبوک یاخود لە تویتەر، بەڵام بەتایبەت بە زۆر لە فەیسبوک خەڵک زیاتر بەکارێنی لە سنوورەکەماندا متابعیان ئەەکەین و بزانین لەکوێ وەروە متابعی هاوڕەکانیشان دەکەین. ئێمە لە هەوڵی خۆمان ناکەوین، بەردەوام هەوڵی خۆمان دێن بۆ دۆزینەوەی کەسەون بکات چکە لە ڕاستیدا ونبوون گومان زۆر دەبا بۆ زۆر شت. بۆیە ئێمە زۆر خەمخۆری زیاتر دەکەین لە هەموو ڕووداوەکانی بە هەمان شێوە خەمخۆریمان زیاترە ئێمە، بەڵام بەتایبەتی لەسەر ڕووداوی ونبوون زیاتر بەخەمەوەین چونکە ونبوون بەبێ هیچ هۆکارێک کارێکی ناخۆشە بۆ دەرونی کەسوکاری وهروەها بۆ هەموو لایەکمان. ئێستش لە ڕێگای ئێوە بەرنمەکەی ئێوە داوام لە هەچی کەساتیە کە شتێکی پێەکرێ لە هەچ کەسێکە لە هەر بەرپرسێکی ئەمنیە هیچ هەز دەستگایەکە ئەوەی پێکرێ مەمنی بووماکات تایبەت لە کاکسەرخێڵ و بەشی دژەتیرۆ چونکە ئیشەکە ئێمە بە زۆری بەس لای ئەو دوانە هەکرێت لە ڕێگای موبایلەکەی هیچ شتێکمان بۆ ناکرێت، هیچ سەردایەکمان بەدەستەوە نییە. ئێمە کە لە ماڵ دەرچووە نازانین چۆن ڕۆشتووە چونکە هیچ کێشەیەکی نەبوو لەگەڵ هیچ کەسێک نە لە حیزبی نە لە حکومی نە لە مەدەنی لەگەڵ هیچ کەسێکا کێشەی نەبووە، هیچ سەردایەکمان بەدەستەوە نییە، هیچ کارێکی شتێکی وای تێدا شک نابین کە بەو جۆرە بێ سەر و شوێن بێت. کێشەکەمان ئەوەیە. باشە دوایەوەی کە دۆسی پێشتان وەرگە ئاسایش تەنها لە سنووری ڕاپەڕی موسڵمانیە بۆی گەڕان یا شوێنی تریش بۆی گەڕان؟ لە هەموو شوێنەکان بۆی گەڕان بۆ منە سنووری سلێمانی، سنووری هەولێر، لە سنووری برادەرانی پارتیکرەکارانی کوردستان پەکەکە لە هەمووی بۆی گەڕان لە هیچ شوێنێک هیچ سۆراقمان نەکردەوە. چونە سەردەشت بۆ ئەوەی بزانین لەگەڵ بازرگانانی کە پێشتر بازرگانەکان دیار نین لەوێ دیار نین چونە شوێنێک ڕۆشتون لەوێ نەما خۆتان چونە سەردەشت بۆ ئەوەی بەگەڕان بزەبت خۆمان لە دوای براکەم بزەب نەچوینە خۆمان نەچوین بە سۆراقمان کردوە لەوێش سنوورەکان پێمانی هەر ئەو کوڕە چۆتە سلێمانی کە بانیەکەی دەرچووە چونکە پرسیاری مەحکەمەمان کرد ئەو کوڕە نەگەیشتوتە ئەوەی کە ڕۆیش پێش برد بیان هەشتێکی بێ بۆ لای سلێمانی ڕۆشتە ئەنا نەچۆتەی شوێنی. وڵای گومانەکە لەبەرەوە هیچ کێشێکی لەگەڵ هیچ کەسێک نەبووە پێشتر، هیچ شتێکمان تێبەدی دابەدی نەکردووە،
بۆ منە ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینیوە کارێکی مخابراتی بکە سەر بە حیزبێک بێ سەر بە شوێنێک بێ قسەیە بە حیزبێک بڵێ بە حکومەتێک بڵێ کارێکی تیرۆری بکە کارێکی موادی مخەدیر بکە کێشەی بۆ هاوڵاتی ئاسایی هەبوو بێ لانێکی خراپی هەبوو بێ هیچ شتێکمان نەبووە تەنانەت تاکە کێشەی ئێمە ئەوکڕە ئەو کە محاملەی کرد و هیچ شتەکەی ئاوانیان لەو ڕۆ هیچ کەس پێمانی هیچ کرد هیچ کێشی گومانیان لە هیچ کەسێک نێم نازانێت چۆن بوو شتێکمان بەدەستەوە سزنەکان گەڕاین بە سزنەکان سزم قانونیە سزنی بەشی پۆلیس هەمووی گەڕاین ئاسایش پێمان وتون وتیانە لێرە نییە وەکو باسم کرد ئێمە کە وێنەکەیمان دەستکەوتووە جگە لەوەی کە پەخشمان کردو بەسەر سەرجەم خاڵە سنوورەکاندا لەگەڵ ئەوەشدا وێنەکەیمان بە هەروەها بە کۆی زانیاری ناوەڕۆکەکەی نردومانە بۆ پۆلیسی ئەنتەرپۆل لە پۆلیسی ئەنتەرپۆلیشەوە هەوڵی ئەوەشمان نیاوە کە پەخش بکرێت بۆ دەرەوە واتە لە دەرەوە بەڵام ئەمە کاتی ئەوێ گرنگ ئەوەی ئێمە هەوڵی خۆمانیاوە واتە لەگەڵ عیلاقاتی پۆلیسی ئەنتەرپۆل لەگەڵ دەرەوەکە هەمانە لە ڕێگەی سەری خۆمان لە ڕێگەی وەزارەتەوە هەوڵمانیاوە هەوڵیش ئەدەین زیاتر بەڵام بەداخەوە تاکوی ئێستا بێسەر شوێنە لای تۆ قەت باسی وی نەکردبوو کە ژنی بۆ بێنیت نەبەخوای نەوەڵای بڵین باسی یەک حافرەتی نەکردووە بڵێ ئەو حافرەتەم بوو بێنندەنا وەڵای پێشم دەگوتم کاکی خۆم ئەتۆ با قەرزداریش بێ ڕوحمێ خوای زۆرە تاکە دڵت لە کێ بۆت پێ دەڵێن مەسەلە نەڵا باسی ژن هەینان و شتیوای نەکرد بوو دەیگوتە من بەو حاڵەوە قەت ناتوانم ژنێ بێنم من خوا دەکام دینارێکم دەست دەکەوی لە قەرزی خۆی دەدەمەوە نەکاتی ژنێ بێنم جارێ وەحزی بێ قسەی نییە من ژنێ بێنم ئێمە سەرەتا ڕێنمایی خۆمان ئاراسی ئەم خەڵکانە دەکەین ئاوراستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین و بەتایبەتی لە سنووری ئیداری ڕاپەڕیندا ئەگەر هاتوو لە حاڵتێکی نەخوازراوی ونبووندا یاخود ئەگە هەستیان کرد نزیکترین بنکانی پۆلیسی ئێمە ئاگدار بکەنەوە یاخود لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنانەی کە ئێمە بڵاومان کردوتەوە لە پەیجەکەمان پەیجی بەڕێبرایەتی پۆلیسی ڕاپەڕین و هەروەها لە شوێنە گشتەکان کە بڵاومان کردەوە ئێمە ئاگادارکەنەوە بەتایبەتی هەردوو ژمارە تەلەفۆنی پۆلیسی فراکەوتنی ڕانی و بەڕێوە پۆلیسی فراکەوتنی پێشدەریش. ئەرسەلان عەبدوڵڵا ماوەی ساڵێکە لە ماڵ چۆتە دەرەوە و تا ئێستاش خێزانەکەی چاوەڕێی گەڕانەوەی دەکەن بۆیە دەیانەوێت هەر کەسێک زانیاری لەسەری هەیە هاوکاریان بکات بۆ دۆزینەوەی ئەم کوڕە ونبووەیان. ئەرێوەڵە هەتا ئێستش هەر چاوەڕوانی ئێستاش هەر چاوەڕوانی دەڵێن بەشکماتی کەسێک خەبەرێک هەواڵێکین بۆ بێنیان لە نەکاوێکی لێ نوێژوورێکەویتەوە هیچ زۆر خوسەداشی نییە بەس داوان لە خوایە و داوان لەوان کار بەدەستان و مەنسوول و دیژە تیرۆر و میژە تیرۆرانەیە و هەچ کەسێکی ئەگە هەولن بۆ بدا و چارەسەرێن بۆ بکات دەنامە بەخوای هیچم پێ ناکرێ هیچ ڕێم هەر چاوەڕێم دەڵێم داخوا کەنجێ دێتەوە ئینشاڵڵا خەبەر و هەواڵی هەردێن چکو بۆ خۆی دەدەستەڵاتی خۆی داینەدەنا دەستەڵاتی خۆیدا بە لە هەر شوێنێکی ئیوا بێ موبالات نەبوو وەڵامێکی هەر بۆ دەنەردنی ئێستا مەسەلە لە شوێنێکی بێ لە شوێنێکی بابی گوتبادا من ئەوە ماوم بەڵام من نامەوە و حیبم نییە ئەوەن دەشم پێ بڵێ بەسمە نەشێتەوە ئەرێوەڵە هەر بڵێ داوە لە فلانە شوێنی هەر شوێنەکەشم پێ نەڵێ باز بڵێ منی سەلامەتم و
ماوم و خەمێ من و نەبێت تەواوە خەوی پێوە بینی خات ئارێ وەڵا خەونیشی پێوە دەبینم ئارێ وەڵا کاکە خەونانیشی پێوە دەبینم ئیسە چی هەیە بووی وەڵا جا داوام لە کار بەدەستانە و لە مەنسوولانە و لە ئیگە دەستی بڕوا و خۆ بەخوای سەلام بەخوای سەلام مەنسوولانیش دەناسی مەنسوولان وەڵای هەر مەنسوولی دەخۆی ئەوان دۆست و برادەر و ڕفقا مەیلان لێبێ دەیبینەوە کار ئاسانی بۆ دەکەن بەس ئەو ڕۆکەی نەگەلێت خاڵمان کەس ناناسی باش جا وەڵاوی دەتواناندا بێەوەی بۆ دەکەم هەتا بەڕوع بمێنم بێدڵیە ناکەم بۆ یەک شتیش هەچی بش لێ دە خزمەتیدا هەچی بلێ دە خزمەتیدا هەر چەندێکی دەتوانە دەستەڵاتمدا ئەمە بوو چیرۆکی ونبوونەکەی ئەرسەلان و بە تێپەڕبوونی کات بۆمان دەردەکەوێت ئەرسەلان لە جێگایەک سەر و سۆراغی دەردەکەوێت یاخود نا ئێوەش دەتوانن چیرۆکی ونبووەکانی خۆتان لەم بەرنامەیە بگێڕنەوە و سۆراغی بکەن.